ڕێکەوتی سیاسی سەراحەت ڕاگەیەنرێ مەسەن ئەزانین چۆنە چونکە بۆمە هێزێک ئەڵێ من چەک دانم قیادەکانی ئایا ئەتوانن بچنەوە ناو تورکیا مەسەن دەوڵەتی تورکیا ئەفریان بۆ دەرەکا ئایا پەکەکە وەکو پەکەکە وەکو هێزێکی سیاسی ئەوە پەکەکەی چەکدار نەما بەڵام ئایا ئەم کەسانە ئەتوانەکو ڕێکخراوی سیاسی چالاکی سیاسی خوان بکەن ئایا هەتا پەکەکەنە ئەندامەکان ئەتوان بچنە تورکیا و چالاکی سیاسی بکەن مەسەن ئەمانە هیچی معلوم نییە بۆیە بە بڕای من ئەتاگە لە پشتی پەردەوە هەبێ بەمانە ڕێکەوتی پشتی پەردە ڕێکەوتی سیاسی نییە ڕێکەوتی ئەمنیە بە بڕای من ئەوە کەیتر یعنی ئینسان ناتوانێت شتێکی لەسەر هەڵبچنێ ئەگەر ڕێکەوتێکی سیاسی هەبێ مەسەن بە مەجموعەیەک شەرت و شروتی سیاسی بە مەجموعەتی خواستی سیاسیەکە ڕەنە خواستی سیاسی بۆ حیزبە بێ حتا ئەگەر بۆ خواستی سیاسی بۆ خەڵکی کوردستانیش نەبێ بەڵام مەجموعەی خواستی سیاسی بۆ حیزبە بێ حتا معلوم نییە مەسەلەن مافی خەڵکی کوردستان چی بەسەرێت ئایا خوێندن بە کوردی نەبێت ئایا مەسەلەن باڵێن ئەوەی کە خوانە وەسایل لەسەر ناوچە کوردەکان هەڵەگیرێ شارەوانەکان ئایا ئازادی لەوێ دینە بێت ئایا سەدان شتی ترکە دەوڵەتی تورکیا لە بەرامبەر خەڵکی زمانی تورکیا سەپاندوێتی بێ مافی بێ حقوقی کاولکردن وێرانکردن ئایا قەرەبوویان نەکاتەوە مەسەن ئەوە مودیاتی وێران بووە ئایا مەسەلەن بەرنامێکی پرۆژەی اقتصادی لەو ناوچەی کە خەڵک ژیانی بوژێتەوە ئایا ئازادە سیاسیەکان لەو ناوچانەیە لە تورکیا و لە هین پێیات پەرە پێیات و ئایا سەدان شتی تریشکە بەبران هیچی معلوم نییە نەک بە نسبەت خەڵک هەتا بەنسبەت خودی پەکەکەەوە معلوم نییە بەنسبەت چەکدارەکان و ئەو بزوتنەوەیە مەسەن ئەوڵ هەتا لە ئەوروپا پەکە خۆی هەڵەشێنێتەوە داوای حکوومەتی تورکیا داوای لەوەیە کە بێ لە تورکیا لە ئەوروپاش پەکەکە خۆی هەڵشێن یعنی پەکەکە هیچ ئەسەرێکی نەمێنێ ینی بەڕاستی ئەمە ڕێکەوتی سیاسی نییە بە قەناعەتی من